لە نێوەندی ئاڵۆزیە ئاسایشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ساردوسڕی پەیوەندیەکانی ئانکەرە و واشنگتن، سەرۆکی تورکیا ئەمڕۆ لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک ترامپدا کۆ دەبێتەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان پێشتر هیوای دەربڕی بوو کە ئەم کۆبوونەوەیە ببێتە مایی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە ڕاستەوخۆ بە ڕێگای سکایپ دکتۆر جەبار قادرمان لەگەڵا پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر گوێت لێمە؟ من دەنگت نابیستم، هیوادارم هاوڕێیانم لە کۆنتترۆل بتوان چارەسەری کەن. دکتۆر بەڵێ ئێستا پێم وان بێ منیش دەنگی جەنابتە بیستم. دکتۆر سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە کاتێکدا کە ئێستا با بڵێین تەوەری سەرەکی بابەتەکە ئەمڕۆ لە نێوان با بڵێین سەرۆکی تورکیا و هەروەها سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر مەسەلەی پڕچەکردنی کوردەکان ئەبێت. تۆ پێت وایە واشنگتن بتوانێت دڵنیاییەک بدات بە سەرۆکی تورکیا لەسەر ئەم بابەتە؟ من پێم وایە نییە کە هیچ کەسێک بتوانێت لە دەرەوەی تورکیا دڵنیایی بدا بە کاربەدەستانی تورکیا و بە تایبەتی بە ڕەجەب تەیب ئەردۆغان، چونکە کێشەکە لە نێوخۆی تورکیادایە. کێشەی تورکیا ئەوەیە کە ئەو نیگەرانە لە هەموو کوردێک واتە لە 40 ملیۆن کورد، هەر تاکێکی کورد لە هەر جێگەیەکی دنیا باسی مافەکانی خۆی بکە، هەر پێشکەوتنێکی کورد بەنسبەت تورکیا نیگەرانیە. لەبەرەوە ئەو قسانەی کە مثلەن ئەردۆگان و حکوومەتەکەی دەیکا لەبارەی نیگەرانیەوە دەربارەی یەپەگە و گوایە یەپەگە هەڕەشەیە لەسەر ئاسایشی ئەو بۆ خۆی دەزانی ئەو هەڕەشە نییە، بۆیە ئەمریکا ناتوانێت لەوە زیاتری پێ بڵێ کە ئێمە سنوورەکان دەپارێزین و ڕێگە نادەین. ئەو پەیوەندیەی کە ئەوان باسی کاوان دەکەن لە نێوان پێکەکە و یەپەگەیە، پەکەکە 30 ساڵ پێش دروستبوونی یەپەگە لە شەڕایە لەگەڵ تورکیاوە، تا لەبەرەوە پێم وانە هیچ کەسێک بتوانێت ئەو دڵنیاییە یا ئەو نیگەرانیەی تورکیا بڕەوێنێتەوە. بەڵێ دکتۆر، وەکو دەزانین تورکیا هەمیشە گوتێتی هەوڵی خۆی دەدات و لە ڕابردووشە هەوڵی دا و ئێستاش بەردەوامەکە هەوڵ بدات ئەمریکا پاشگەز بێتەوە لەو بڕیاری کە داوێتی. جا تۆ پێت وایە سەرۆکی تورکیا ئەمڕۆ شتێکی وای پێبێت کە بتوانێت سەرۆک ترامپ لەو بڕیارە پەشیمان بکاتەوە؟ هەرچەندە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هێشتا زۆر جێگیر نییە، لەبەر ئەوە کاربەدەستانی ئەو وڵاتانە وەکو کۆنتراچی هەر کەسێک خەریکە تەندەری خۆی فرادا بۆ ئەمریکایکە کێ ئەتوانێت زیاتر هاوپەیمان بێ. بەڵام لەگەڵەوەشدا پێم وایە ئەم بڕیارە لە دوای لێکۆڵینەوە و لە دوای ئەزمموی 2-3 ساڵ شەڕی یەپەگە لە دژی داعش هاتووەتە کایەوە، بۆیە بڕیارێکی سەرپێی نییەوە، بڕیارێکی وانە کە بە ئاسانی درابێەوە بە ئاسانی دەستبەرداری بێ. بۆیە من چاوەڕوانی ئەوە ناکەم کە ئیدارەی ترامپ پاشگەز بێتەوە. بەڵێ دکتۆر جەبار، ئەگەر تورکیا ئەمڕۆ نەگەیشتا ئەو ئامانجەی کە خۆی دەیەوێت، تۆ پێت وایە ئەم بڕیارە ببێتە مایی ئەوەی کە تورکیا زیاتر بەرەوبەرەی رووسیا و ئێران ببات؟ نەخێر، چونکە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ رووسیا و ئێرانە پەیوەندیەکی کاتیە. ئەو فاکتەرانەی کە کۆیان دەکاتەوە زۆر کەمترن لەو فاکتەرانەی کە ناکۆکییان هەیە لە نێوانیەکە. لەبەر ئەو هاوپەیمانێکی کاتیە ناتوانێت هاوپەیمانێکی استراتیژی درێژخایەن بێت. جگە لەوە تورکیا لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا لە چوارچێوەی سیستێمی بەرگری و ئاسایشی ئەوروپا و ڕۆژئاوا بووە، لەبەرەوە بە بڕیارێکی تاکەکەسی و کاردانەوەی. دکتۆر، زۆر بە کورتی دوا پرسیارم لە کاتێکی ئێستادا لە ڕۆژێکی وەکو ئێستادا تۆ پێت وایە دۆسەی فەتحوڵا گولەن گرنگ بێ بەلای سەرۆکی تورکیاوە کە لەسەر ئەمە قسە لەگەڵ ترامپدا بکات؟ کە لەسەر ئاستەکانی تر هیچ سەرکەوتنێک و دەستکەوتێکی بەدەست نابێ ئەم باسە ڕنگ بێنێتە ناوە. بەڵام پێم وانە لێرەشدا سەرکەوتنی بەدەست بێ بە تایبەتی ئەمڕۆ و تارەی فەتحوڵا گولەن کە بڵاو بووەتەوە و باس لەوە دەکا هەموو ئەو تۆمەتانە هیچ بنەمایەکی قانونی و ئەوانەیان نییە. و هەرچەندە ئەمریکا ئێستا
جۆرێک لە پاشگەزبوونەوە دەبینێت لە پاراستنی و بەرگریکردن لە مەسلەی دیموکراتی و بڵاوکردنەوەی دیموکراتیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ دکتۆر جەبار قادر زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە.